هەموو وڵاتان ئاین وەکو وەسیلەیە بەکاردێنن بۆ داگیرکەری تەنها کوردستان نەبێ بە سیاسی نەکردووە ئەمە شوای کردووە کە هەمیشە بەو شێوەیە زوڵمان لێ بکەن بە ناوی دینەوە بە ناوی ئیسلامەوە لە کاتێکە ئەوانەی ئێمە مسلمان نیشن و دووبارە کوژێن و سەریان نەبڕدرا ئەم یەکگرتنە ئەگەر ئینسان هەستی کرد کە هۆشیاری بوویەوە تێ ئەگا کە هۆکارێک هەیە وەکو کورد دەڵێ خواچێ و نەبینش بەفری تێ ناکەم تۆشکە بووی بە کوردی لەدایک بووی بێشک ئەوە هۆکارێکی لە پشتە ئەبێ ئەرکی خۆت وەکو کەسێکە لەسەر ئەو خاکەشی جێبەجێکەی ئەوە شوێ و خاکە ڕزگار کرد شەرکۆ حەبڵا پەشە قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەوەی خاکی نەبێ خوای کوا ئەوانە شەڕی دین لەگەڵ ئێماکەن ئینسان ئەگەر خاکی نەبێ خوای نییە ئیتر ئێمە چی باسی دین لەگەڵ ئێماکەن نازان شەڕەکەیان کردووە بە ئایدۆلۆژی هەموو وڵاتان ئاین وەکو وەسیلەیە بەکاردێنن بۆ داگیرکەری تەنها کوردستان نەبێ بە سیاسی نەکردووە ئەمە شوای کردووە کە هەمیشە بەو شێوەیە زوڵمان لێ بکەن بە ناوی دینەوە بە ناوی ئیسلامەوە لە کاتێکە ئەوانەی ئێمە مسلمان نیشن و دووبارە کوژێن و سەریان نەبڕدرا